من وريا أحمد حما ملا ملا رحمن ملا بيروت ملا عولا ملا قادر أو هميا ملا بونا يعني بابو بابيرانم أمن لقراتي بفريقندي لشاري كوية لنوزدي نيساني صالي 1947 لدايق بوما بابم بكويانة بلين بازرقان بوا يعني كتال فروج بوا باپیریشم هەروە مامیشم لێفی دەینا لە بەغدایەوە لەناو قەیسەری کۆنی کۆیە دوکانیانە بوو ئێستا وەکو خەون هەموم لەبەر چاوە منداڵی خۆم چکە من تاقانە بووم بابم چەند کوڕەکی مردبوو لەبەرەوە ئەمنی زۆر خۆشەویست لەگەڵ خۆی هەندە جاران دەیبرمە ئەو کۆڕانەی خۆیان لەناو بند زەیتونەکانی گوندی هەرمۆتەی دادەنیشتن جار هەبوو لە شاخی مشکەی دادەنیشتن جار هەبوو لەناو ڕەزەکانی شاری کۆیە دادەنیشتن و جێیەکانیان دەگۆڕی ینی کۆیە ئەو کاتی بە تایبەتی بەهاری زۆر خۆش و جوان بوو ڕازاوە بوو جێی زۆر بوو ئی گەشت و گوزار و دانیشتن و ئاوی هەبوو لە بیرمە ئەوانە ڕادیۆیەکی گەورەیان دەینا بە پاتری دایان دەنا چکە من نیشتمان پەروەەر بوون حەزیان لێ بوو جێیان لە ئەخباری لەندەن بی هەتا لە بیرمە کە ڕادیۆیەکەی لەندەن دەیان کردەوە وەختی ئەخبار لێی دەدا مام ساڵحەچیان لەگەر بوو ساڵحی قەساب دەیگوت بە بابمی دەگو ئەحمەد دەیگو بە شەرەفمەوە سەعات نییەوە بە چەکوتی لە شێلمانی دەدەن دەنجیانە گەورە بوو سەعاتەکە جا جیان لە ئەخبار ڕادەگەر چکە نیشتمان پەروەەر بوون یعنی ئەو کاتی لە چلەکان کە من نەبوویمە لە کۆتایی چلەکانم بوویمە ئەو کاتی ئەوان بەشدار بوونە لە گۆڤاری گەلاوێش کە هەموو جارێ لۆیان هاتیتە شاری کۆیەوە مامەعاونی باسی کردگوتی دەگەڕاین کام هۆنراوە جوان بوو نیشتمان پەروەری بوو لە هەمووی بە تواناتر بوو بە ڕێی جەماعی هەموو دەستنیشانمان دەکرد بابت بەدەستیەوە دەگرت دەیگوت مەسەلەن شیرم بەهارە ئەوە نەهەر بە قسەی من کاسێتم هەیە تۆمارم کردێ بە قسەی عونی شاعر خوا عەفویکە چیمە ماڵی ڕۆژێک تایبەتمەند لەوە ئیشەی کاسێتەکەممە چیمە مامە عومەر عەبدوڵڵا لە گوندی سووسێ هاوین بوو فەتحوڵا ئەفەندی خەزوریشم لەگەڵ خۆم برد دوسێ شەو میێوان هەرشی کردین کاسێتەکەم ماوە کە باسی دەکا و مامە ڕوتە هەبوو لە کۆی عەبدوڕەحمان ڕوتە دەنجی ئەویشم هەیە و زۆر حەمە ڕەشیدی شێرزادی کە لە کۆیی بوو ژنەکی دیانی هەڵگرت بوو چوو بۆ شاری قەڵازێ نیشتە جێبوو ئەو چاوپێکەوتنانەم هەموو کردو هەموو ماوە کە شاهدی دەدەن بابم شیرم بەهارە خاوەنەکەی یەکەم جاری بابمە مامۆستا تایر تۆفیق لەوان منداڵتر بووە چووە لەگەڵیان بوویتە پێڕی ئەوان وەجێی لێ بووە لە بابم ئەو شتانە هەتا لە بیرمە بە منداڵی جارێک بابم لەبەر شەوقی مانگە شەوێ ئەو دەمای گڵۆ پشتیوا کەم بوو لە شتێدا دەنیشتن شارێکی لە بۆ دەنووسیەوە بیبا لە ئێزگەی تۆماریکە مامە عەونی پێی گوتم گوتی شعرەکەی من وتم ئەی کەس لە گەشتی شارستانی یادەشتی ئەوە بابت بوو یەکەم جار بەو شێوازە گوتی هەر لە منداڵیەوە جێم لە مامەسێوە بووە دەها لە دوکانی بابم دادەنیشت دەیگۆ کوڕم وریا بڕۆ چایەکی لۆبان کات چایەکم لۆبان دەکرد ئیدی ئەوانم هەموو لە بیرە مەلا ئەسعەدم لە بیرە زۆر گچکە بووم جارێکی بابم بردبوومی سرم تاشی دەستی بە پرچمدا دەینا و دەیگۆ کوڕی خۆم ئەو شتانە چاوەکی کوێر بوو مەلا ئەسعەد دەستەسڕەکی لێگرێدا بوو بەس چاوەکی دیار بوو
ئەوانەم هەموو لە بیرەوە سەدەمی منداڵی ینی تەئسیرات و کاریگەری ئەوانە هەموو هەبووە لەسەر من لەسەرەوەی کە مەسەلەن ڕەسەنایەتی دواتر بە دوادا بگەڕێم حەیران بچمە کەرکووچێ بچم حەمەدرێژی ببینم بڵاوی کەمەوە لە گۆڤاری کاروان ینی ئەوەندە مراقم بوو بزانم ئەڵاوەیسی چۆنە قەتار چۆنە ئای چۆنە چۆن چێکەم جار چێ بۆ گوتوێتی هیجران چێ دروستی کرد کە دەرە مامۆستا عەلی مەردانە زۆر شتی دیکە ینی گەڕامە بە دوای ئەو شتە کۆنانەدا حتا بۆ ناوە یەزیدیەکان چوومە لە کاتی حەجەکەیان لەگەڵ مەحموود زامداری ڕەحمەتی و لەگەڵ فکرەتی ڕەحمەتی و لەگەڵ چەندین شاعیری هەولێر جەلال بەرزنجی و ئیسماعیل بەرزنجی و محەممەد باوەکر و هاشم سەڕاج و ئەوانە دەچوین 3 شەو دەماینەوە بەس گوێم دەگرت لەو گوتنانەی یەزیدی چکە زۆر ڕەسەنە ئیوان گوتنەکانیان تەمبور لێدانیان 3 شەو نانون هەتا سبەینێ بەس مۆسیقا لێ دەدرێ شایی دەکرێ گۆرانی دەگوترێ یەکەم قوتابخانە کە ئەمن چووم لەگەڵ هاواری ئامۆزام ناوی قوتابخانەی زانست بوو زانست بینایەکی کۆم بوو ئێستاش لە بیرمە بینایەکە چۆن بوو 5-6 ژوور بوو لەسەر حەوشەکی نیمچە گەورە لای سەرەوە ژووری مامۆستایان بوو بەردەمەکەیان هەندێک باخچەکی بچکۆلانەشی لێ بوو ئیدی مامۆستامان هەبوو مەسیحی بوون مامۆستا پەترۆسم لە بیرە مامۆستا ئیسحاقم لە بیرە ئەوانە فەرق نەبوو بڵێەوە ئیسلامەوە دیانە ینی هەمووی کۆیە وەکو برا پێکەوە دەژیان دیان و ئیسلام و ئەو جیاوازی شتانە نەبووە دەمایە و حتا لە بیرما دەڵێ لە مەجلیس جارێک لە تەخەڕوجی فەقیهەکان لە تەخەڕوجی فەقیهەکان کە شتێک بۆ نەچی ئیسلامی وایە مەلا ئەسعەدیان بان کردێ سێوەشیان بان کردێ کە سێوە خۆشی شەماش بووە ڕوتبەی دینی لە کەنیسەی کۆیە کەچی هاتیە هیچ جێ نەدایتێ دانیشتە لە ناو مزگەفتێ لەگە مەلا ئەسعەدی گۆرانیان بۆ بۆنەوە گوتیە کە فەقیهەکان دەبنە مەلا زۆر شەرمن بووم بە منداڵی لە بیرم دێ ینی دەنگم زۆر خۆش بوو دەنگم باریک بەس قەت جورئەتم نەکردێ بێم ڕۆژی لە ناو ساحەی لە گۆڕەپانەکەی گۆرانێکی بدەم جورئەتم نەدەکرد هیچ هەرچەندی پێیان دەگوتم ئامۆزایەکم مامۆستام بوو کەمال کەریم لە یەکی ابتیدایی بەڵام قەت پێی دەگوتم وەرە تو دزانم لەمارێ جێم لێ بۆ دەنگت خۆشە جورئەتم نەدەکرد بە منداڵی زۆر شەرمم بووم چکە گرنگیم زۆر پێدەدرات وەکو گوتم 2-3 برام مردبوو تەنیا 2 خوشکم مابووە لە بەرەوەی تاقە کوڕیان بووم ماشەڵڵا مام 7 کوڕی هەبوو ئەو کاتی بابیش بەسەمنی هەبوو اینجا زۆر بەناز گەورە کراوم یەکەمین جار کە ئالەتی مۆسیقام بەدەستەوە گر لە دارالمعەلمینی هەولێرێ خوا هەڵناگری مامۆستا زیا قەساب نەک هەر هاوکاری دەکردین وەکو مۆسیقا فێربوون بەڵکو هاوینەکەی عودەکی دامێ ڕاستە عودەکی خراپ بوو ئەو کاتێرەوانە هەبوو بەڵام گوتی بۆ خۆت بڕۆ وەتەرەکی بکڕە و تێیخە و لە خۆت هاوینەکەی لادبی ئەوە شتێکی زۆر گەورە بوو لە بۆ من چونکارە ئەو هاوینەی مامۆستا سەردارم ناسی دیتم لە ناو ڕەزان پیاسەم دەکرد دەبینم دەنجی شمشاڵەکی دێ ڕادیۆژ نییە زۆر شتێکی بە تواناش بوو دەژەندرا ڕادیۆژ نەبوو دیارە ئەگەر شتێک لە ڕادیۆ بێ وەڵامیش بە دوو دەنگەکەی داچوو دەبینم مامۆستا سەردار هەزار ڕەحمەتی هێبی لە جێیەکی دانیشتێ لەنا ئەو ڕزە خۆشەی کۆیە دەنجی خوڕەخوڕی ئاوەکەی دەهادی ڕووباری کۆیە هەنار ئەو دار هەنار وشتانە هەنار شۆڕ ببوونەوە لە سەرسەری ئیدی تەیردا خوێن ئەویش ئەو نایە لێدا ئەو شمشاڵ چوم سەلامم لێ کردوانە گوتی کو ئاتۆ حەزم لە مۆسیقاش ئیدی دەستمان پێگرت بەڵام عودەکیشم هینایتەوە دەمەوێت فێر بم گوتی ئەم فێرت دەکەم وفعلا یعنی ئەو نۆتەیە کە فێری بووم و دواتر تانیم نۆتە بنووسم و نۆتە بخوێنمەوە ئەوە هەمووی شانازیەکە دەگەڕێتەوە بۆ ئەو هونەرمەندە مامۆستا سەردار کە ڕۆژانە 2 سەعات دای دەنام وە زۆر زەبط و ڕەبتی شێ بوو ینی ئەوە نەبوو پێ بکەنیان بیکەیە گاڵتەشت نا یعنی کە دەیگوت پرۆڤا بابی خۆی نەدەناسی لێت تووڕە دەبوو بەجێی دەهێشتی ئەگەر بە قسە نەکردوە ئەمن بوومە یەک لە دامەزرێنەرانی تیپی مۆسیقای باواجی کۆیە کە لە بیرما
ئیجازەکە پێوەیماندی بووین چەند جار مامۆستا زاهیر و ئەمنیش سەفەرمان کرد لۆ بەغدا و پیاوێک کە بوو جەلال بێتوشی خوا عەفوی ئەو زۆر هاندەرمان بوو لە وەرگرتنی ئیجازەوە حتا لە یەکەم تۆمارکردنمان چوینە بەغدا هەر فەزلی ئەو بوو کە لە بۆی جێبەجێکردین. دوای ئیدی بوومە پێشمەرگە ساڵی 74 کە حکوومەت شەڕی هەڵگیرساندەوە یەقەی شۆڕشی ئەیلولی گرتەوە. ئەمنیش وەکو هەموو خەڵکەکەیدی تیفی مۆسیقای سلەیمانی زۆربەیان لەوێ بوون. ئەمە لەگەڵ مامۆستا سەردار و ئیبراهیم سابیری گۆرانی بێژ و قاسم حەمید و محەممەد ئیسماعیل خوا عەفوی عاسیفی درامز و تەپڵوانە بوو و جیهان بەخش کۆیی و زۆری دیکە بووین کۆیی. ئەمە لەگەڵ جەماعەتی سلەیمانی لەوێ تیپی مۆسیقای شۆڕشمان هەبوو. ئەمن یەکەم جار گۆرانیم دەگۆ لە ئاهەنگەکانیش لە بیرمە لە کۆیە لە ڕانیە لە هەولێر لە سلێمانی لەگەڵ تیپی مۆسیقای باواجی گۆرانیم دەگوت. بەڵام لە تەلەڤیزیۆنیش یەکەم جار گۆرانی بێژمان نەبوو. ئەمن و مامۆستا ئەنوەریش هەر یەکە گۆرانیەکمان گوت. من لە ئێزگەی کوردی بەغداش نازیح ببووم وەکو گۆرانی بێژ لە بیرمە عەلی مەردانی ڕەحمەتی بوو، ناسم نەعیم بوو، چەندین محەممەد قەدری بوو. ئانە لژنە بوون زۆر دڵخۆش بوون بەوەی منیان دیت گوتیانەمە پێمان خۆشە کەسی وەکو تو بێ مۆسیقاژەم بێ نۆتە بزانێ و لە مەقامەکان بناسێ، نەک خەڵکەک بێ کە نەخوێندەوارە و زۆر لەگەڵی ماندوو دەبین و هەتا فێری دەکەین لە چێ دەست پێ بکە و چۆن کۆتایی پێبینێ و ئەو شتان. ئیدی یەکەم بەرهەم من گۆرانیەکەم گۆ بە ناوی پەیمانشچێن کە ئاوازەکەی فۆلکلۆرە لە بابی خۆمەوە جێم لێ بووە و پێشەچێکی مۆسیقام لە بۆ دروست کرد. یەکەم جار ئەو گۆرانیم گوت شەوێ بەیادی ژنی ڕابردوو، شەوێ بەیادی ژنی ڕابردوو، بەیادی عومریا گوڵی بابردوو. ئەو گۆرانیم گۆ بەس کە هاتمەوە لە بەروەی ئەو مایکرۆفۆنیان ئەو هەلە سینگمدا بوو. ئەمنیش ئامێری جنبشم پێ بوو، تەنەکەیە معدەنە زراوم چوو بوو لەوەی دەمگۆ ئەو جنبشە بەو مایکرۆفۆنەی دەکەوی تەقەی لێ گرمەی لێ خۆ مشک کرد بۆ لە تاوان. زراوم چوو بوو نەمدەزانی کو گۆرانیەکەم گوتێ خێری پێوە بوو. گوتم ئەمە ناوی گۆرانی بڵێم کە هاتمەوە خۆم دیت و دعوەتەکەم کرد لە ئەو کاکاشم جەبارەی بۆ مامۆستا شەوکە ڕەشید و مامۆستا ئەنوەر تاهیر و ئەوانە هەمووی ڕەحمەتیان لێبی دعوەتەکەم کرد. ساڵی هەرزانی 50 دیناری تێچوو گوتم بە قوربانە دەم 20 ماچم لێ کرد بەس ئەو گۆرانی بشارەوە و فعلا شاردیەوە. یەکەمین کارمان کە شانازی پێ دەکەم تیپی منداڵان بوو کە دەستمان پێ کرد ساڵی 1976. گوتم کوڕینە وەرن ئەمن لە کۆیش کردیتم ئەو ئیشە پەروەردەی منداڵ و فێرکردنی منداڵ وەرن لێرە دەست پێکەین. ئەوە بناغەیە لە بۆ داهاتوومان. فعلا دەستمان پێ کرد. لە بیرمە لە ساڵی 77 لە یەکیدا ڕۆژی مۆسیقای جیهانی لەوێ 3-4 بەرهەمم پێ حازرکردبوون بە منداڵەکان کە لەگەڵ مامۆستایانی دیکەی هونەر لە چالاکی قوتابخانەکان فێرمان کردبوون. 3-4 بەرهەمیان پێشکەش کرد تا دەست لە ملهیوانەکەم و پارچە مۆسیقایەکی من بوو و پارچە گۆرانیەک بوو مامۆستا ڕەنجبەر ئامادەی کردبوو. باوەڕ کە خەڵکەکە دەهات خەڵکی هەولێرە چکە جلکی کوردیشمان لەبەر کردبوون کوڕەکەتی هاوستا کرد ئەوە ئەمە شۆڕشتێک چووە و حەزی بەعز ئەوە ئیبادەمان دەکا و دەرەبێ کورد نەمینێ و جلکی کوردی تانجارێکی ناوە سەر شانەوە لە شاری هەولێر. خەڵک باوەڕ کە ئیوان بوو دەگریا لە تاوان. تیپی هونەری هەولێر خۆی ساڵی 1970 ئیجازەیان وەرگرتیە. بەڵام ئەوەی ئێمە پێمان گوت نوژەنکردنەوە. دوای کەمە هاتین بەڕاستی ئەو مۆسیقاژەنە بە توانایەمان هینایەوە ناو چالەکی قوتابخانەکان و پرۆڤەی زۆریش. یعنی ئەمن عادەتەکەم هەبوو کە سەرۆکی تیپەکەی بووم
هزار مۆسیقاژنەکان دەیانگۆ مامۆستا ئاوا دەست و پەنجەمان شل بکوڕەوە بە بەستە گۆرانیەک لۆ 7 ڕۆژ تەمرین کرێ دەمگۆ نابی ئەمن نامەوێت تەماشای نۆتەی بکەن کە دەمەوێت ڕۆژی تۆمارکردن هەمووی ئەو بەرهەمە چبیتە ناو خوێنتان کە دەڵێن پەرداغێک پڕدەبی لەسەری دەڕژێ ئەوا لە هونەرەکە وا شیرن بی لەلاتان وا بە جوانی لێیدەن و هیچ علاقەتان بە ڕۆح لێیدەن وفعلا هەرواشمان دەکرد. داجا خاچەدۆریانی گەورە مۆسیقار دەڵێ پێش ئەوەی موزیک جیهانی بێ دەبێنەتەوەیی بێ تو ئەو بۆ مۆسیقایا ئەگەشتەی تورکی ئەمە لە ئەوروپا و کۆنسێرتانەمان دەکرد یەکەم سوالیان کە داهاتن دەیانگۆ خرچی چه وڵاتەکەن ئەتوو کەشتێکی تورکی لێدا لەوێش دەزانێت تۆکا کە دەڵێت تورکیە و لە تورکیا هاتووی وایە عەرەبی لێدا دەڵێت و عەرەبی زیرەکن خەڵکی بلیمەتیان هەیە یعنی سوود لەو لاوک و لەو بەیت و لەو حەیران و لەو شتانەی کە ڕەسەنانەی هەمانە تو بیکە شاکار پەڕەی پێ بدە شیرنتری کە تەکنیکی جوانتری تێداکە بەس هەتا بڵێن ئەوە چێ بڵێ ئەو کوردیە تیپی هونەری هەولێر توانی کۆمەڵێک گەنجی نوێ کۆمەڵێک دەنجی نوێ کۆمەڵێک ئاوازی نوێ بەگوێی ئەو خەڵکەی دادا و جێپێخۆی بکاتەوە شانبەشانی تیپی مۆسیقای سلێمانی وەکو بگرایانی وەکو ئەوە چی لێ هاتبوو لە بینی ئێمە و تیپی مۆسیقای سلێمانی ئاخت چەندین جار قادر کابانی شەهید عوسمان عەلی کۆچ کرد و محەممەد عەباس کە پێی دەڵێن عەباس وەیوەی ئەوانەمان دەعوەت دەکرد لە حەفلەکانمان لە هۆڵی گەل لەگەڵمان بەشدار دەبوون هەتا جارێک لەو جارانە لە بیرمە عەباس وەیوەی هەر ئاوری دەداوە کە مۆسیقامان لێ دەدا لەبەوەی ئەمیش زۆر مەراقم کرد وەکو سەرۆکی تیپەکەی دوایە کە تەواو بووین لە دەرێ گوتم دەمێ پرسیارێک لێکەم کاکە عەباس گوتی فەرموو گوتم ڕەخنەت هەبوو لە مۆسیقایەکەمان کە مۆسیقامان لێ دەدا تیپ و ئەمە تیپەکە ناونا ئاورد دەدا بۆ نابوولادا کوڕە گوتی مامۆستا بەو خودایی لە سەرسامیان ئاورم دەداوە دەمگوت تۆ بڵێ ئەوانە تیپی مۆسیقای سلێمانی بنیان تیپی هونەری هەولێر بن ئەوەندە مۆسیقاکەتان بە توانە و بە لێوەشاوی بە جوانی دەژەنی لە تاوان خۆم بۆ نەدەگیرە ئاورم لێ دەدانەوە لە خۆشیان. کو ئینسان پێویستی بە خۆراکە خواردن دەخۆی هەتا بژی هەتا ئیشەکانی ڕۆژانەت بەڕێوە ببەی مۆسیقاژ لە بۆ ڕوحمان لە بۆ گیانمان ئەو هەزەڕوریە دەبی بەلایانی کەم ئەتو ڕۆژە جێ لە پارچە مۆسیقایشی جوان بی جێ لە دەنگەکی جوان و ساف و خاوێن بی جێ لە هونەرێکی ڕەسەنی وەکو ماملێ وەکو سەید عەلی ئەزغەری کوردستانی وەکو عەلی مەردان وەکو تایر تۆفیق وەکو ڕەشۆڵ وەکو توزانم ئەوانە زۆر زەڕورین ینی جار هەیە یعنی هەموو ناخت دەهەژێ لە گەشتەچیوە یعنی ڕوحت دەداتە بەر یعنی گیانت بە ئاگا دەینتەوە مۆسیقا بەڕاستی لە هەموو دنیای ئێستا بینە شەوانە من جێ لە مۆسیقا ڕادەگرم لە چەند کەناڵێکم هەیە لە جیهانی یعنی ئەتو دەبینی ئەو هەموو خەڵکە مەسەلەن لە ئەمستردام وەختی لە هەوڵەندا بووم لە هاویندا بڕواتە بی میهرەجانێک هەیە 3-4 ڕۆژ دەقایانی عالەم لە ناو بەلەمەکان دانیشتێ ناو ڕووبارەکان تەماشایان دەکات بە هەزاران خەڵک ئەوە دانیشتی هەیە نوستیە درێژ بە لەسەر پارکەوتیە ئەوەی خواردنەوەی بەدەستە ئەوەی نان دەخوا و جێی لێیە کرۆ خەڵکە هەمووی لە وەکو دەرێ ڕیلاکس دەبیەوە ینی گیانت بەبەردێتەوە جارێکی دیزندیت دەکاتەوە مۆسیقا زۆر گەورەیە ئەگەر مۆسیقا لە ژیان دەربینی ژیا هەرتامی نامینێ لە ژیانە مندا بەس عاشقی مۆسیقای بوومە لە منداڵی ڕاتاوە باشە بەدەیان جار گریایمە لەگەر مەقامی عەجەمی سێوەی ئەگەر مۆسیقا من عاشقی بم ئەتو وەرە عاشقەک معشوقەکەی لێ بشارەوە چی لێ دێ ئەدی مەزنون شێر نەبوو بە چیای کەوت بە دەشتێک کەوت بە سەحرای کەوت